هونەرمەند و پێشمەرگە ناسری ڕزازی ڤیدیۆکلیپێکی نوێ تۆمارەکات و کورسات مەگەزینیش بۆ یەکەم جار وێنەکانی پشت تۆمارکردنی ئەم ڤیدیۆکلیپە بڵاوەکاتەوە و دوێنێش کۆڕێک بۆ مامۆستا و پێشمەرگە ناسری ڕزازی سازکرا لە شاری سلێمانی. مامۆستا ناسری ڕزازی لە چاوپێکردنەکانیدا هەروەها لە کۆڕەکەیە کە مایکی کورسات و کورسات مەگەزین لەوێ ئامادەی هەبوو، باسی لەوە کرد کە چەند بەرهەمێکی ئامادەیە و 5 بەرهەمی لە ئێستادا لە تۆمارکردنایە لە بەرهەمێنانایە و بەم نزیکانە بەرهەمەکانی و تەواوی بەرهەمەکانی بڵاوەکاتەوە و هەر مامۆستا ناسری ڕزازی کە زۆر سەرنجی ڕاکێشام لە یەکێک لە چاوپێکردنەکانە باس لەوە کات کە بە درێژایی کارکردنی لە بواری هونەریە خاوەنی 700 گۆرانیە، بەڵام وەکو خۆشی باسی لێوەکات 200 گۆرانیان بە شێوەیەکی باش تۆمار کراوە و وێنە گیراوە و بڵاو کراوەتەوە، بەڵام 500 گۆرانیکەی دیکەی ڕەنگە سەردەمی شاق بێت و سەردەمانێک بێت کە گۆرانی وتن و ئەو بەرهەمانی کە هونەرمەند و پێشمەرگە ناسری ڕزازی بڵاوی کردوتەوە قەدەغە بوو بێتەوە سەردەمەیە. هونەرمەندی گەورەی کورد دوای ماوەیەک دابڕان لە بەرهەمێنانی ڤیدیۆکلیپ بۆ گۆرانیەکانی لە چەند ڕۆژی ڕابردوو ئەو هونەرمەندە بە بەشداری گروپی میوزیکی گەڵا نوێترین ڤیدیۆکلیپی خۆی تۆمار کرد، ئەوەشی ئاشکرا کردووە لامان ئەوەی کە ڤیدیۆکلیپەکەی با ستایلێکی فۆلکلۆری جوانی کوردیەوە بەرهەمهێناوە و بۆ یەکەم جاریشە وێنەکانی پشتی کامێرای بەرهەمە نوێیەکەی هونەرمەند ناسری ڕزازی لە کورتسات مەگەزینەوە پێشکەشتان دەکرێت کە ئەمە ئەو وێنانەیە جێی ئاماژەیە ئەم ڤیدیۆکلیپە لەلایەن زارێ پرۆدەکشنەوە بەرهەمهێنراوە و بڕیارە لە داهاتوویەکی نزیکیشدا بڵاو بکرێتەوە و کورتسات مەگەزینیش زانیاری زیاترتان دەربارەی ئەم بەرهەمە بۆ دەخاتەوە. باور بکە خەڵک زۆری حەزم